ئایا دەکرێت پرسی کورد تەنیا لە موچە و دەستپێکردنەوەی گەشتە نێودەوڵەتیەکان کورد بکەینەوە؟ لە کاتێکدا بەغدا مافەنەتەوەییەکانی گەلی کوردستانی پێشێل کردووە؟ نەخێر مافەکانی میلەتی کورد هەر فڕۆکەخانە و موچە نییە، بەڵکو دانان بە ڕێفراندۆم و بەسەربەخۆیی و هەموو مافەکانی میلەتی کورد کە لە زۆر لایەنەوە خۆی دەگرێتەوە. مافە سەرچەکان بریتە لە دابینکردنی ژیانێکی ژیان و گوزرانێکی شیا و شایستە و پێدانی مافی هاوڵاتیان کە بریتە لە پێدانی موچە، نەک بۆ شێوازێکی ئێستاکە بە هۆکاری سیاسی بۆ هۆکاری دژایەتیکردنی گەلی کوردستان هەڵساون بە بڕینی موچە و قوتی خەڵک کە لە ڕاستیدا خۆی پێشەلکردنی دەستورە خۆی پێشەکردنی مافەکانی هاوڵاتی بوونە لە هەر وڵاتێکدا وی منوەک هاوڵاتیەک داوا دەکەین کە هەموو مافەکانی گەلی کورد بە گەلی کورد ڕوا ببین درەیە کە بریتە لە ئازادی ڕادەربڕین ڕای خۆی دەرببڕێت چۆن دەوێت بژیت لەگەڵ عێراقدا چۆن بژیت و ئەو شوێنانە و خاکانێکی شیاوی گەلی کورد نیشتە جێن تایدا ئیدارەدان و بەڕێوەبردن و مافەکانی بە گەلی کورد بدرێت و دانیشتوانی ئەم شوێنانە ئازاد بکرێت نەوەکو بە شێوەی داگیرکاری کاری تێدا بکرێت. بەڵێ کورد پێویستی بە یەک دەنجیە نەک لە باشوور لە هەر چوار پارتی کوردستان ئێستا زەختێکی زۆر لە ڕۆژاوا هەیە بەداخەوە دیارە کۆمەلگای نێودەوڵەتیش لە بەرامبەر مافەکانی ئێمە خۆی چاو پۆش دەکەیان خۆی لالوود دەکا خۆی بیاگا دەکا بەداخەوە ئەوەی کە گرینگە کەیسی کورد و قەزەی کوردی زۆر لەو کەیسە بەدەستور و گەورەترە کە ئێمە باسی موچە و مەتاڕ و ئەو شتانە بکەینەوە. وەکو گەنجێکی کورد پێم وان نییە مافی کورد بۆ بدرێت کە تەنەها سەرۆکوەزیرانی عێراق موچەی ناردووە و گەشتە فڕۆکەوانیەکان دەستی پێ کردووە، بەڵکو زۆر شتی تر هەیە بۆ نمونە جێڕانەوەی کەرکووکە کە داگیر کراوە. مافی کورد تەنها بەوە نادرێت کە فڕۆکەخانە هەری خۆمان بوو دەستیان بەسەرداگرت و دایان خستۆ کردویانێتەوە و موچەیان ناردووە.